هیچ حسابێ بۆ هاوڵاتی ناکرێ باشە یعنی شتەکان دووقات چۆتە سەری ئەگەر جاران کیلۆی خورما بە 2000 بووە ئێستا بە 3 بە 4 یعنی شتەکان هەتا لە تەماتۆ بگرێت لە سەوزەواتەوە هەمووی نرخی چۆتە سەر کە ئێستا بەرە وەرزی زستانی شەڕێن ئەنجا جلوبەرگ و نەوت و غاز بەرەو گرانترە ڕۆ ئەڵێ بەرمیلی بە 150 چاوەڕێن دابەزێتە نازانم هەرگیز چاوەڕێ ناکەم هیچ هەرزان ببێ واللهی ئەبێت چاوەڕێ قەدەرکەین ئێرە وڵاتی قەزا و قەدەرە يعني هیچ وشەیەک نییە بڵام یا هیچ ئەمەلێک نییە بڵام وەڵام من ئەمەلم هەیە بەیانی من کە هەسام لە خەو ئەڕۆم لیستێکەکەم ئەم شتانە ئەکڕم کەچی سیرەکەم شتەکان دووقات لە سەرەتی ناچاری ئەڵێن بەڕێەکەین باشین ئەڵێن باشین بەس لە هەمان کاتانە ئەبێ سێری خوار خۆشمانەوەکەین باشە بەس بۆ پلە باڵاکان هەروەکو خۆیەتی هەرزانیش هەر گرانیش نییە هەر زۆر عادیە هەر زۆر ئاسایی ئەگەر بنزین لیتری بە 30,000 بێ بۆ ئەوان هیچ کێشەی نییە بەس بۆ پیاوی فەقیر و بۆ مناڵی هەژار و بۆ ماڵی هەژار و فەقیرە بێگومان کاریگەری لەسەر دۆخی ژیانی خەڵکی هەیە بەعام لە بەرۆی لێسە موچە کەمیە دواری گوزەرانی خەڵک کەمترە ینی هەموو شتێک گران بووە و لەگەڵەوە شاپارە نییە خەڵک یانی چی بکە وەڵای ترەوەیان حەلی لای حکوومەتە ئەوە بێ حکوومەت خەمی خەڵک بخوا یعنی بنەوتە خواردنە جلوبەرگە بنزینە و پێداویستیەکانە لەلایەن حکوومەتەوە نرخەکە دیاریەکرێ وەڵی بۆ هەنێک بەڵێ بۆ هەنێکی زۆریش نەوەڵە زۆر کەسێ توانای جلوبەرگی نییە توانای ئەو نەوتەی نییە توانای کڕینی بنزینی نییە چۆن تاسیری نیە تاسیری هەیە لەسەر ژیانی خەڵک تاسیری هەیە لەسەر ژاری تاسیری هەیە لەسەر دەرونی خەڵک وڵا پێویستە ئیتر خەمی خەڵک بخۆن لە یارمەتی خەڵک بن ینی بۆ نمونە بنزینە بە هەوڵ بن بنزین هەرزان بێ بە شتومەکە گرانە ئەوەش ینی بۆ نمونە نرخی دۆلار بەرز بۆتەوە شتومەک بۆ خەڵک گران بووە ئەوانش ینی نرخەکەی شتێکی گونجاو بێ بۆ خەڵک ینی ئەوان هەمووی بە حکوومەتەکرێ هێشتا پەنجەکانمان کاڵ نەبووێتەوە ئەم هەموو وعدە درۆیە کەیانی نییە وعدی ئەنوە و ئەشکال درۆیان ناینێ خۆی هەر درۆزنێ نەمانە بە درۆ فێرن وە ئەیتە دوایەوە ئەوتە دەرکەوتۆ غاز گران بووە نەوت گران بوو بنزین گران بووە وە ئەو جاشتی نابازاریش گرانە بێت و حتا تۆ تای بە دەرگاکاڵی بۆ چی شتەکە گران کۆناڵی کاکە بڵێم چی بنزین گرانە هەمووی هەر لە گران بوو هەمووی هەر لە گران بوو حکوومەتیشی مێش میوانی نییە نەوەڵە هەیە دەرەقەت نایێت نەوەڵە هەیە داماوە احتیاجیا لەوانەیە سەرکا بە کۆشی هەموو کەسێکە تووشی 1000 خراپە وەڵی چارەسەر حکوومەتێ تۆزی ئاڕ لە خەڵقە باتەوە تۆزە سێری فەقیر و هەژارکە هەر سێری سەرەوە نەکات سێری خواری شۆ بکات شەر نییە هەر محتاجی ئەوەی بڵێ نانی نییە بەڵام هەر ناخۆشە تویتە بازار سەرێکی جۆکو من قەیناگە من خۆم پیاوەکەم شوێنی بە دەبریەکەی بەڵام هیوا هێستی مناڵی هەیە 4 مناڵی هەیە یەتە بازار حەز لە شتەکە و نییە مناڵەکانی حەز لە شتەکەن پارەی پێ نەبوویان بکڕێ پێویستەکە ئافرەت هەمووی بێتە سەرجادە و هاوارکا بڵێ بڕوخی ئەم حکوومەتە نا لەبارە بەرەوەڵا پێویستەکە وڵا حەزەکە من لە پێشم دانەوەیە خۆم نییە مەسلحەتیشم لە هیچ شتێکان نییە بەخوا پیاوەکەم تەقاوتە چەند ساڵ تەقاوتەکەشیان لێ بڕی پارێکی زۆریشیان لێ بڕی تەقاوت وڵاهی نازانم خەڵکی بۆچی بێدەنگە سەبەبەکەی چییە سەبەکەی ئەوەیە حکوومەتەکە جوابمان نایەتەوە یان ئەمان ترسێنیە خەڵکی ترسانوە وە نییە شتێکە لەو شتانە ئینا چی هەیە مەسەلە